سینما بتوی به بودجت باش و پاره که باشه تا انجام دانا فیلم کی بیتا کرن مدت آماجه دو سه خاله که بچی بدن بری از درفت دمه حوال ما مستقنا کو چنات نبابتی دا لبو چون ما کومه کاتشتا مهند نوا کردستان دا بود بنا صدام اوی چنده اف کریزه یان امبیجین اف ازمه اف قیرانه وب کتابه کو برهنه من سینمایی بشوه که برچاف نبنو لآست هیویت من نبن کجوانا جی ام گلک بیتوی پرخستنک و گشتینه کنوا حکومت داد طالبت وزارت روشنبیری دا لسروی آسته کو چوانی فیلم بینه چکرن واتا ما سیستم کبیتن وریوی سیستمی پاره که دانای هبیتن اف پاره نبنه بابت حوالینی و برادرینی و مروبانی کچا بینه خرج کرن بیکو دیراسه بیتا کرن خالا دوی گلک و گرینگ دفمنه و کو کاراده که کمپانیان هنری مهنه کردستان دا لدیسا اوه کشه که گلک آمازنه چی که او کمپانیه بریاره دن که چه بابت بینه نشان دان او جی اینانا رنگ گلک تجربه مدیدین کردستان دا گو نکسن لآستن یا نکسن سینما کارن و تدبیر دا برهم هنر بیتا اگروی چنده که او بریاره داد لسر در هنری و لسر ستافی و لسر اکترا و لسر چیروکی که رنگ اوه جی وكو بيجن ببيتا خالق سلبي وكو برهم كبيتا نواج واتي مدى خلاصية وكو ام جالك بتبي بيتشادينا برادرو هنا سينما كارن ما يمكن دياسبورا بشين ويتي كاليه چكن نوبرا هريما كردستان دا سازين هريما كردستان نسر آست كسوتي لسر آست سازيا كو ام تكاليه كدگل سازين اوروبي چكن و بشين بودجتا كي ترخان كن يعني بودجتا كي بينن كردستان دا ام بشين برهم سینمایی برهم بینیم حالا دیتره وقت راسته بری میکه کاکشوانی جا ماجا پیداش در و کمه گلک بیستوالیم کردی هنه بنابا حریمی دا و جدر به حریما کردستانه لی امریکه پیتوینه افتشتی مگوتی که ام فیلمان ساز کردن فیلمان چه کردن ام فیلمان دولمند بین دا اویستوالا جی بردام ببین از دینو که که دمه اول و مامستا عادل حسن 10 دقیقه تا 15 دقیقه بشه کانال خو پیشکش کرد و کرم کرد زور سپاس از خودی که مسعود تو 20 دقیقه خفتی دهات درمه والله وجدان قوی نیست آره بیان ماری کاریت نکرد زور سپاس راستی جی 10 دقیقه گلک کمن بس حاول دم كرتو كرمانجو بشكل بروسكا آخر چونكي ده دقيقة مروف نچاره بشكل بروسكا باخر دیتنا من اگر تر سرکی كبوين اكيد بجن ريجر فيلم چكرن كردستان دا برف آقارك نباش یا جهر دست بي كاوي آقارك نساخلم دا بيا حتى نكا گلك اگرك شوان اگر دیتنا من بلا ام سينما كارش مقابل بكن و هنرمش مقابل بكن چونکه اش بچیکاتی الگلوان رابون هم وک حوال هم وک دوست هم وک خواندن منا خواندی و هم وک ردا برنجی چندین سالا من بعد پرسیالتی آوانجی کردی و بارابتر فیلم کردی جمله دیدین و همین دیتنا مخاله هر سرکی بابت هشیه فکر دیتنا من اساس بید کن که فکر نفس سینما کرد گلک آوازه نشیانه وکی پیتری بوار جدا جیانی که گردای پاولاتی ونه گردای مروی ونه خواندنیت اکادمی و زانستی بدنه بابت خو چه روی سوسیولوژی باید بگیری چه روی نروناسی باید بگیری چه روی فلسفی باید بگیری یعنی همین روی برخده خواندنیت وانا تراده که خواندنیت یه ساده نه گلک سادنا بید گلک جرجوی که مروی که گلک خوزایی جی هم هر وسایل جیانی ببینید یعنی اول یا بوی اگر سرکی همش روی نواروکی به وقتی چروکی تلویزیونی همش روی چیکرناوی چروکی سیناوی چتکت همش روی وینتگیرناوی همش روی درنه و تا همین تراده که نبونا معرفه ایکش آستانگت هر نازنه بو سینما کارت کرد کو نشیانه اکیبجن وکی پیتوی یا الدیف دلی خو فیلم چه بکن طبعا اگوتنیت ام بیشش همین رژه بس نین اتشتاقین آبی مطلقه رژه بس گشتی
من اف خاصیت من دیگه که ایک شرگیرت هر سرکیه و گل جرا حتی بینم گلوان کردن دانستان دنیجی بار که بینم بمن دیروزه که بیت شکل غریب اگر بشن ساعته که دانستان دنیا که فکری سر فیلمی بکنی یا سر سینمایی بکنی یعنی دی برای خود حتی دانستان دن حتی که بشن لبینایی حتی لوچونایی افتشکوانو یعنی دوی بواریدا تراده که امت لوازم خالا دیتر سینما کردی گشتی و باشور چون از باشور جی مینای آستان گویا سرکی اوه پیش بستن و خوب 100% بحکمت گرده يعني بالبشتي حكمتي يكيبيا هكي بيجن خلاص سركية تشيكرنا في الماء وأف بش بستنا وان بريد حكمتي ذا كارتي كبنيت بي يتخرب بترنش باشيت بي بوش يتخرب بترن باشيت بي يعني چونكي أو بودجي تلتا تأخر كرن بودجي كرنا هاي في المكيت بودجي كي جالك متوازعة يعني جور تشيكرنا في الماء جور كي بيجن أو بيشة سازية هرمازن و او بودجه تأخر کردن و کجمی گشتی چونکی افزانم چنده 20 سال من اداره ویدواریه کردی و تا اف بودجه نبودجه که شایسته درست کردن فیلمیه و گشتی خالا دیتر سیستم دانا وی بودجه چوانی خرج کردن وی بودجه راستی سیستمی که گلکی خرابیتی گهشت یا وی قناغه که حتی گران در قناغه که کو سیمایه که خراب بوس کساتی سینما کاری خوب بو برهنری خوب پیدا و اوجی اوی سیستمی ولید کرد کو برف عالم گندلی ببر چون که سیستم حکمتی دا چاویه دیبی شتر وید 5 دینار آوی بچن 10 دینار وید خارنی بچن 15 دینار زمده یعنی هکر او 5 دینار بو 6 دینار نویده خرج کنیم هکر او 15 دینار بو 4 دینار تو نشه وی پارجوره تحویل که جهه کدی تو تا کدوم یعنی حتی بیرام تر مجاره که گفت وزیر دارایی اینو گفت باشه لایحه هوا نویسه چله هاوینه وید لازم از گازی بکرن چله هاوینه از محتاج گازی نیم از محتاج مبرده من بس مبردات دانینه از چی که از نویسم گاز چله هاوینه من 2000 لیتر گازی کرین و آخو از چون مبرده کری و تا سیستم او سیستم لایحه بود چکرنا فیلما سیستمی که ندرسته دنیای خرجیش دانینه بس اول دفمل روشلات نوینی های كوبيتيفيا تجروي سيستمي أكيد شو خود دار که امش بيت كان كو او لسته يتعامل الجال مرويد كان يتعامل الجال بيئات كان يتعامل الجال كاتواد كان وتمرد جهرين ده بيئات جهرين ده كاتواد جهرين ده بس لسته خرج كنه جهرين دانينه وتعرض بيتا آريشة كهرمازن كو جهش تقونا که حتی صحافی و عالم اجداد تا گفتن که سینما کار گندلن و هنرمند گندلاوی های مزارم چیه او خون نه سینما کار گندلا و نه حکمت او پاردت شکل خراب بلکه سیستم او سیستم خوب بوریگره که گاند مرحله که کنون که حال حاصل درس يعني حكمتش بلي وان 10 سالت مثلا يعني قيران امتداد بورين جهش مرحله يدي پارا نادن هنرمند بوچی شكو چوت سري وان دا ابا همي گندليه كأنش يعني قناعه چه موضوع نه كساتي وان گندله بلکه سیستم والمروفيت كات او الاستوى المروفيت كات كمروفي برف اقاره كي ندرست ي نساخلم بس وقتا خالد ديتر باربتل برهم هنرت ما أبد شو سينما كان يدبون ديلة حكمته يدبون يعني إخسيرة توجهها أو جهة بارات ده وتشنكي أو جهة بارات ده أو جت أرستكت كتو فيلم خو برف شو أقار برده وتا أو جهة بارات ده تشنكي جهة كسر بخونينه بلکه جهه که گریدای که بجن اما دستگاه که و یانجیلای که وقتا ول انتاجیت کرد که انتاجی برف آخاره که و وقتا برهم هنر یه آزاد نینه چوانیا دارشتنا فیلم خودا و اول بیتا که بجن دیسان بیتا رگیره که دیتر گود بیت بی برهم هنری باوری پی بچونه نبید بیت باوری پی آرسته نبید بس مجبوره اول ولید کردی برخ دیمری برف آخاره که دیتر برد خالا دیتر یا که بیتر رگیر موضوع جرخانه و تکنیکه
يعني براستيجي قول برای خودت ابرو که دنیا یا گشت یا قناغ جیر دست کرد و که بیشن ای آی و مزانو چه دی برای خود تکنیک هم جیر خانه مرهشتا یا سردم اتشن بیشم هکر ام آستا سینما نو که پیتیتا چی کرن و اول نو که ام کرتی دا چی کرن و اکی مرد بیشن عصر جاهلی و عصر نوکه يعني اف تكنيك واف كار يكو هفرت متدا كار دكن زيادتر هشتا العصر جالك ي باشكفتي بمثال يعني حتى انه كطلات مخره كده ما اكس تو دينينا يا تشيكرنا فيلم يعني همي ام تشين بريكا خوزاي تشيكن يعني ما جهك طيبات نينا كوت شيء فيلم كوت ويرا دا تشيلكي برفرابي همي بيتبيتا كده هذا مثلا نبونا تكنيكا ها چرخ و وقتی شدیدتر دی برخد او کامera او دنک او روناهی اشتراکی بیشین گلکت صادنه و گلکت اودینه و تا اف جیرخان و تکنیک گلکا کلاسیکیه گلکا کرنه و بگور نوکه و دوی عصر نوکه امتداد جین مروفت ایکنینن و ابد بیت اگر هندجی که او حالته انعکاس كتاب سر شكرنا فيلمي او فيلم امد بينجي يجب اشكرا بما ديار بيت حالا ديتر سنور دار كرن يعني براسي چونك عمل روشالات نوين جي دو تشت يتول ما كرين اسشن بجم سيتش بس دو تشت غلط ظالم كو هنرمند ما ام برهم هنر ما يسنور دار كريت چواني شكرنا في الماده روشالات نوين يا برنياس ولات آينا إذا چه آینه تیت عصمانی بن چه آینه تیت نه عصمانی بن اف آینه یگهشتینه مرحله که کو بیرو بوچونت وانا نماینه بتنه بیرو بوچونت آینی بلکه بونه بشک جواکی بونه روشت بونه سیمای جواکی و تا بونه قالب بونه قانون بونه یاسا اتناف جواکی دا دیسان روشت و تیتالت خلقی مبخو خوشی چون که هشت امید قناغا کشتو کاری دارجین قناغا کشتو کاریش دا بنمایت تویت روشت و تیتالا که بجن ساخله من و تا وقتی فیلم سازی متید فیلم خود چید کرد اگر هاتو مسید ایکش وان حالت همی داب کرد توشی آریشید گلکر مازن بید حتی گهی تاوی قناغی که احتمال جیان آویجی كبيتا مطرسية دا وكبيتا وتا هنرمند سينماكاري نويريد خدوان بوارا بدات يعني هكا بدات جالك بفقيري حزار جالك بودي يعني حتى بيرم از بوارد كام خل في فيلم بيستوالي او برادرت فيلم اختيار كلمة تشاور يعني فيت نبت نشيانا جالك الازرق بالنشيان بيجن عند في فيلمي هو كابوتشي شو كده باخذت فيلم كده بيت البواري السياسي دا موضوع كا نه کم نو که برچاف کرد مشکله ایکیدید بواری آینی دا صحبت اکیدی نه دی بیت آریشه ایکیدید بواری جواکی دا و تا هنرمند کرد گشتی تاراده که مازن یه سنوردار کریل جر چارچوبه بوچونت آینی بوچونت روشت و تیتالا و حتی راده که جی دیتنا سیاسی اویجی کارت کردن که مازن یا سر یعنی هنرمند کرد کری سینماکار کرد کری کو اکشن بیشم حتی راده که یه سنور دار کریه. خاله دیتر یا کود بیتا که بیشن ریگر آنجی مروف که بیشن فیلم سازی ما وکی پیتوی نشد کار خوب که چافکانیت مروفینه یعنی مواردت یه بشرینه. بارا پتر برهم هنرت ما اول کار برهم هنرت که کار مسئولی صحبت لسر کرد مروفت گلک تقلیدینه یعنی مشغدای نینه شهرزار نینن توی بواری دا اکی بیشن اما حزوانه بود چه کرنا فیلمی ویانا وانه حزوانه بود ولاته وانه ید بیتا برهمینر به چه زانین و زانستو و نه چه عرضا بخینید جی یعنی خو فیر بکرد خو شهرزار بکرد یعنی بریکا خوزایی طبیعی یه برهمینر کرد اما جی کارتی کرنید کرد او کار مسعودی هندک صحبت یعنی سرکرین گبوی اگر خالا دیتر بشه هر از زوره یه داهنرت معبد بار سینمای دا کار کرد آن یه چونه در بالولاتی آن در والولاتی دجین که ترکا کم ید ماینت ناف ولاتی دا و تا اوه هبونا اف هزید خدانشیان و خدان طاقه همید ناف ولاتی دانین بارابتر شوانا ید در ولاتی دا
اویجی کارتی کردن که مازن اکی بیشن اتشین بیشن سر فیلم چکنه چونکی احتمال سال جاره که 2 سال 5 سال جاره که دیگه تبله وانجا دهیده که می تبله چی تبله یعنی او کارلی کردن روزانه گلی کدو حماس و تماس و گورینا پیزانی نوتا کدومای اواخر اتداد لوازن و تا اف هجرا یا هنرمندی کرد بود در ولاتی چه بری نوکه و چه نوکه کارتی کردن که مازن یا کلی کت اکیم یتناف ولاد داره و برات نما ویگا ویجی احصایه که کانت مثلا تدوی استوالی دا اتشین بیشم صاد 6 صاد 7 بیت فیلم ها چیت کنه بکن خرام یجدار وی ولاتی هاتیم نت ناف ولاتی دا بودیم و تا اوی کارتی کردن خو بید بشکی و ایجابیات تداهن بس بشی و مازن سلبیات ویجی یتن یعنی کارتی کردن که خراب سر برهم هنانه کن حالا دیتر اکبیجن هر دوی بوارد مورد بشری ما آریشا بالاف کردن و برچاف کردن فیلم ها یعنی توزیع فیلمی و نشاندان فیلمی یعنی ایک لوازی ها تورید برچاف کردن بر همین تونید ناف ولاتی دا و دربه ولاتی دا یعنی ما حتی نکه بمیثال اما همیشتان سینما تیتانیاسین بیجنه سینما هنر پنجره یعنی پنجر بریار هدت کادی تو بردام بید کار خود آنه خوشبختانه مطولات مدا هولت ما هکه هبن گلکت لوازم شروع تکنیکی و شروع صحی و شروع کم کروه و آنجی همه هرنینن و تا اوه کارتی کردن که خراب یا کلی کو تو نشی فیلم خو برچا بکرد دیسان حتی یعنی توردی مثلا تلویزیون تاین تو دی برخده نشی یا تکلبونه که تشتکی چه بکل کو افشله خبره گیرم خوشتاد بکم مسئولان بجام هرم مالخ و تا دوی بواری دا لوازیه که گلت مازن از سری آخره همه دیوه که رحومه یادی کمپانی یه بیانی سر بالا بونا فیلمان بازار سینمایی دا ظالم یعنی من سینما پیش سازیه و مازنترین بازرگانی امریکا دنیا ده مثلا دیگر کلاتا بینی 20 ساله 25 ساله بود جوانا آنجی دهاتی و آنها سر سینمایه و تجبرین دیجی بقیده کمپانیت مازن وی کاری دا کار کن او تا اف کمپانیت ظالم سر بالا کردن فیلما ام کرد نشیانه تکلبونه کتنا برای فیلما و وان کمپانیا دا پیدا بکن که اف فیلم بکرن جرد دستوان دا و او بما اکی بجن پریکا یعنی بالاف کرنه برای و تا ام شکل ایتیمانه و او جه او کمپانی دست دانه بید او فیلم نای تا برچاف کرن چهار دا و بلکو هر چه کرنه بو ولد میتن هرچه بوناوه یا مریه و تا امنیش نوی طورت گلوان کمپانیت زبلاحی دنیای دا تیکلبونه که چی بکن بونده که فیلم دهنه برچاف کرن بازار کردن پراستیجی اکی بجن بازار کردن و بینر حتی نو که آریشا هر مازن ام نشن ابسط تش چاره سر میکن نیرینا بینری بو سینمای گرد هشتا نیرینا بینر کرد بو سینما نیرینا که گلکا ساده و گلک بچاوه که کم و بچاوه که واسه برای خود تا فیلمی یعنی چتاکی اویدی ام نشیان سینما کارو او دهی مدویا برادرت مت رخنا کر ما مسایل ماسا و به صحبت بکن رخنا گلی من نشیا آش بونه که چی کتنا برای بینری و فیلمی دا اف نبونا اوه آش بونه و تا بینری ما بینره که نه ساخلمه گلی بوچ نه ساخلمه مثال برای 2 سال رشبات برچاف کرد باشترین رشبات چونکه مدی چاو باشترین اگه بیشتر خدمت برات میت ازدیه کرد باشترین خدمت کشا کردیا کرد و تا کدومایی بس چونکه نزانیم نبونا معلومه 4 برادر آخفتن بو آرشیه که هرم آزاد بگو دیسان چندین فیلم دیتر و تا امنش یعنی بینری آست روشنبیلی بینری برف آسته که واسه بردن که وقت برخدتا فیلم تیگه که فکری تیگه که معلوماتی تیگه که ساخلم فیلم بینت و تا اوه و هشیار بون و روشنبیلی آمد روشنبیل کنات ناف جغا که دا سینما کارت کرد آنجی اوه دور سینما کارت کرد نشیانه اوه تشتی پیدا کن بازار کردن فیلم گلکا لوازه خالا دیتر نجیگیری سیاسی راستی کارتی کنه که گلکا خراب سر سینما چی بری چونکی چکرنا فیلمی پیتوی سقای که تنایه پیتوی که بیشن روشکا یا ساخلمه هفرکیا سیاسی یا کردی گلی کدو یا گاند یا قناقه که
کو هاولاتی یه برف رجبینیه که ببری کو همی جیان تن زادخارنه و تا زادخارنی کریه که بجن عنصر یه سرکی بار دیتر یه جیان همی به برف آقار مرنه ببری اوه هفرکیه یه ولی کری که اگر هاتو تو فیلمه که چه بکیجی بیتا مهمانو که ویستا والا هین اولید کرد اگر هین کرمانجی بزانن داخلی طور جوایی که من باید کنم که او شر الگلوه ویستا والا یعنی تیتا کرن هر چهار دولت دجمنیت کرد قدری وانا شر ویستا والا ناکن بوچی چونکه روشک و سقاک و مجیک اوه هفرکیه سیاسی دفع ولادیه چه کری یدی نشت رش و سپیجک جدا بکرد یه ولی کری که اویستواله بود چیه و ماشوله ما اویستواله و نظام چه و لایل آخری جمله بود چی اوه حقیقی او عقلیت یا چی کری عقلیت یا چی کری که به ثقافه فن فکر فلسفه و تا کدومایی نتشتد مهم تو گنگی ده هفرکی ها فیلم سازان گلی کدو بخوب يعني براسي جازي بأخذني قالك باشكرا بيجم تشكي أنا سينما كارم بس أسمي يرمي أسم يعني أو هفركية أو بو إيكودو كانوا أو أكيد بيجم ناس خلمية وانا يا راستقينة يا وان بو إيكودو نتشتكي زانستية ونتشتكي سر أساسي كمعرفية بل كل سر أساسي كسوكية يعني هفركية وانا نفيانا وان بو إيكودو برهمید کن آن دی برهمی گلک برف آسته که بلند ببند آن دی برهمی گلک برف آسته که نظم ببند و او خونل سر بنمایه که زانستی بلکه سر هفرکیه که نساخلم یا اون بوی کدو یا ولی کری که نوعا ما گروپ و تکتلات و کچانو که نف حزب کردی دا تکتلات بار که اف اقاره هات نف سینما کارت کرده اخنامه و گلک تحله بس از سوسا من دیتی و از توجن برپرسیاری مش آخت نخو و تا اویجی گله کارتی که نخو کنه خالا دیتر و کلینت زانستی و اکادمی هنری سر برهمت هنری سر فیلم کردی یعنی باور بکه یا برف قتلازیه برچی یعنی تو دو خاندنا مثلا حواله که من فیلم که چه کرد مرادم او از دو و کلینت زانستی ببینم کل سروی فیلمی و کلین سر کرد یعنی زنجیره که دیدیم برادر که بو چی مینه چون که پشتگیریه و کلایی مینه او برادر دی بواره تیوری دا کار دیگر پیتویه پشتگیری بو بیتا کرن پیتویه مساحه بو بیتا بکنن پیتویه همه ریکا بو خوش بکرد او وی بواری که تا اختصاص خو و توی اختصاصی دا بیتا هاری کار که فیلمی برفت بناقید باشتر ببرد و تدوی بواری دا اتشن بجم اوجی بویا ریگریه که هر مازن که فیلم ساز کرد یعنی تقیران ده بید چون که او و کلینه افتشتت ناف دا گلک کن چهار سریت حلول محتمله یعنی کردی مید با کردیشن چهار سریت پتانسیال ما بس به اوه که ایک ام پیشگیری برهم سربخو بکن یعنی حاول بدن ریکه که پیدا بکن که یدی برهم هنر فیلم اکویجم شیوه که سربخو بهنه چیکرن هندید سربخو نبین بهنه چیکرن دید اف قیرانت ما گوتیم بارکتر شونا دید توش بکن باشتر کردن بناسازیت یت فیلمان بین درست کردن ام حاول بدن حکمت بدویه تشویق ها دارایی چه بکن دنیای خراب که دا افایه های بو برهمت هنری و برهمت ادبی و ثقافی و فکری دولت یاسای که چیت کرد دوید یاسای داد بیشت تشویق ها دارایی تشویق ها دارایی چیه؟ دی برجوازی تشویق کرد که دعما برهمی هنری بکرد مثال دی بیشت اگر تو دعما وی فیلم سینمایی بکه یا وی شانوگریه بکه یا وی مسقفی بکه ساله امده 10 سالش باجا که این نخواه اول بجنوی تشویق یعنی دل بردلوی خوش کرد دیگه شی کرد دی اول دی تهاری کار که برجواز شینا 100% بودجه خو یعنی باجا خو بده تا حکمته دی بیش نه ساله نادن از 8 دنه 20 دی بخو کما مدحه آن دی بخو کما همین باوریا قیانه اول دی تشویق که برجواز ما همین بهت پشتگیریه اکیجن فیلم سینمایی بکت و بی تهاری ام نشینه دی بوارده اول تشویقی چه بکن نبونا به تشویقه دی برخد اکیجن پشتگیری گلک یا لازم گلک شدیر من بس تو هر نوعی اما لازم زور سپاس مالا ببورن سپاس با استعاد حسن هم چه خبر وقتیه به درفت دینه کاکشوان عطوف بلکرم سپاس خوش باش لراستی
سعادل وتی لێرە توانین بە کۆمەڵە خاڵی خێرا هەندێشتی گرنگ لەسەر ئەم بابەتە بڵین ئەگەنامە خۆی مناقەشەی 20 ساڵەم و پێشی زۆربەی و برادرانم کە لێرە دانیشتم ئەم پرسیارە و ئەم ئاریشێ من ئەم قسانەی کە ئەمڕۆ یەکەم هی 20 ساڵەم و پێشە لەبەرەوە لەسەر ئەو شتە ناوەستم زۆر کەمێک باس یەکەم مەسەلەی ژیانی سینەمای وەکو پاکێج ئەو خاڵێکە گرنگە بەلامەوە کە بیڵێن بەڕێی خۆم بەڵێن ترسێکە هەستی پێکەم ئەوانە زۆرتر باسێکم مەسەلەی ئەوەی کە تۆ وەکو فیلمساز وەکو سینەماکار کە لە دیدە فەلسەفیەکەوە جارە پێش هەموو شتێک لە دیدە کلتوریەکەوە چییە کە تۆ ئەبێ فیلم دروستکەیت یعنی بابەتی ئەوەی کە فیلم دروستکەیت و بینێریتە دنیا و پەخشیکەی بۆ دنیا ئەم مەسەلەیە چییە بۆچی ئەم قسەیەکەم لەبەرەوەی مەسەلەی دروستکردنی فیلم و ژیانی سینەمایی ئەبێ لەناو پاکێجی هەستکردن بە کلتورێک لە کلتورەکان پاکێجی هەستکردن بە جوانی یعنی قوڵبوونەوەی هەستی ئیستاتیشی لەو کلتورەیە و پراکیتکردنی حەقیقەت لە عەقڵێتێکی کلتورایزەوە یعنی لە عەقڵێتی ئەحساسکردن بە گرنگی کلتورەوە ممارەسەی سینەماکە ئێمە بە کورتی لەم خاڵیانە ئێمە نەمانتوانی وەکو کورد هەڵبەت ئەم قسەیان زۆرتر بۆ باشووریەکانیشە لەبەرەوەی ئێمە لە ڕۆژ هەڵات لە باکوور لە ڕۆژاوا لە ڕۆژاوا ئێستا شەڕە فیلمسازی ئەوێ چی بێت کە تەوەری قسەکردن لەسەر بینی فیلمساز و سترێس بۆ من کۆڕێکی تایبەتم لە پار لە لەندەن لەسەر هیچ فیلمسازێکی کورد بە ڕێلاکسی بە ستەیبڵی فیلمی دروست نەکردووە لە یەڵمازگۆنایەوە تا ئێستا یعنی باوەڕ ناکەم فیلم ئیلا ئەو برادرانەمان نەبێت کە لە ئەوروپا ئەمریکا لەوێ لەدایک بوون ئەژین دەتوانن فاند ڕێیزینگ بکەن ستەیبڵن فەندەکانیان بێنن ئەویش تا حەدێک دەچێتەوە ناو میزاجی پرۆدەکشنە سویدی نەرویجی فنلەندی ئەمریکیەکانەوە ئەجنا هیچ فیلمسازێکی کورد بە پێی بزانیاری من بە ئارامی فیلمی دروست نەکردووە چکە ئێمە لەژێر هەژمونی ئەوی ترین سیستەمێکی غەیرە کوردیە لەبەرەوە زۆرتر قسەکەم دەربارەی ئۆرگەنایزی ژیانی سینەمایی لەگەڵ باشووریەکانە بەکاملی لەگەڵ قسانی مامۆساعەدە بۆ مەسەلەی ئەوەی فیلم و ڕەخنە فیلم و ژانر فیلم و ستایل فیلم و بازار فیلم و مەگەزین فیلم و دیستریبیوشن فیلم و مێدیا ئەمانە پەیوەندی بە پاکێجی ژیانی سینەماییەوەی کەمە نیمانە یعنی مە ژیانی سینەماییمان وەکو دامەزرا وەکو موئەسسەسە عەقڵێتی بەڕێوەبردنی فەلسەفەی حوکمڕانی لە وڵاتی ئێمە کەلتور بەلایەوە گرنگ نییە کە کەلتور بەلایەوە گرنگ نەبوو تەمان لە هاوکێشێک لە هاوکێشەکانە کەلتور یەکسانە بەنەتەوە چکە زمان ئیدیۆم میسۆلۆجیا فیلم وێنە شێعر ئەدەبیات چییە تۆ بەچی ئەناسرێیتەوە ئێمە بەچی ئەناسرێینەوە دوژمن شەڕی زمانە لەگەڵەکە ئێستا لەم دەقەیە هەر ئێستا لەبەرەوە لە پانتاییەکە لە یەکێک لە کلتورێک لە کلتورەکانە کە سینەما تیان لاوازە بێت کە ئۆرگەنایزی سینەما دامەزراوەی سینەما بوونی نییە ماناکەی ئەوەیە تۆ گرنگی کلتور نازانیت وەک ئەوەی کە ئێستا ئێمە تیاژین لەبەر ئەوەیە من ئەم چالاکیانە بە گرنگی ئەزانم زۆر جار لەگە برادەرەکانم ئەڵێم ئەو فیلمانەی تا ئێستا لە هەر شوێنێک لە کوردستانە دروستکراوە جۆرێکە لە خەبات لەبەری تۆ لە هیچەوە شتمان دروست کردووە یعنی فستیڤاڵی دۆک بەلای منەوە زۆر گرنگە لەبەرەوەی عەقڵ پێشکانی کۆمەڵی ئەکتیڤیستی لەم بوارەیە کە خۆیان عەقڵیان پێشکاوە گەیاندێنەتە شوێنێکە ئێستا قسە بکەین پێکەوە و تۆ تەسەوڕکە گەر فستیڤاڵی دۆکیش نەبووە یان دێ چالاکیکە هێ نەبووە لەبەرەوە مەسەلەی سیرکردنی فیلم لەناو قوڵایی کلتورە بابەتێکە یەک شت حەلیەکە 20 ساڵم قسەیەکەینەوە ئەوەی کە ئەبێت لە کوردستان لە باشوور لە هەرێمی کوردستانی باشوور ناوی چی ئەنەی لێ بنێ پرۆژەیەکە بوو هی ئێمە پرۆژەیەکە بوو هی ئەوان پرۆژەیەکە بووی ئێرە پرۆژەیەکە بووی ئێوە نەزانم ناوێنی چی ناوێنی ئەنجومەنی سینەمای کوردی دامەزراوەی سینەمای کوردی فیلم فاوندیشنی کوردی ئەبێ هەم شوێنە هەبێت بۆ ئەوەی بتوانێت بە عەقڵانە لەسەر بەرمەبنای هیومانیتی ئارت
سینەمای ئازاد بەبێ سانسۆر بە دیسیپلینەکانیەوە بتوانێت بگەێنێتە بازارەکانی دنیا و بازارەکانی ناوخۆ. پاکێجی سینەمای ئەوەتە هەفتەی پێشوو لە عێراق کە خەو بەوە بین وەکو ئێمە فیلم دروستکەن ئیعلانی فەندی خۆیانیان کرد. ئێستا بە عێراق فەندی هەیە دەگی تاوا کردیان لە بەغا کە زۆر وەزعیان خراپترە لە ئێمە. تۆ ئەمەد نییە بۆ ناتوانین بیکەین دوو سەبەبی هەیە. یەکەمیان فەلسەفەی حکومڕانی لە باشوور دەرک بە کللتور ناکە و لەگەڵیشە سینەما کە ئێستا باسی ئەوەش ناکەین. سینەما من جارێکیان برادران لاوانەیە بزانوتم سینەما بەقەت نەوت گرنگ ئێستا هەر گاڵتەم پێیەکەن لە سۆشیال هەرەوە لێنە وەڵێ پار کوڕێک موسیقیەکەشان سۆپاکەمان نەوتی تیانێت تۆزە سینەمامان بۆ بێنە. بەڵام بەڕاستی سەعودی وای کرد. ئێستا سەعودیا تێگەیشت کە نزیکەی 25 ساڵی تر غاز و نەوت و ئەمە نامێنێ هات کریستیانۆ ڕۆناڵدۆی برد و ئێستاش ئەزانن دەباری سینەمای سەعودی خەلیکە چێکە و سەرمایەی کللتوری خۆیەکە. هەڵبەت باسی من شەڕی ئەجەندەوی ناکەم لێ کللتورۆ باسی کللتورەکەم و سینەماکەم وەکو کارێک بۆ خۆپیشاندان خۆنمایشکردن و گەمەکردن لەگەڵ ئازادی حەقیقەت و ئستاتیکە. هەر لە نەبوونی ئەوەیە یعنی هیچیش حەلی ناکە. ژیانی سندیکایی حەلیەکە ئێمە لە باشوور دەتوانین ببین بەقەڵایەک بۆ هەموو پارچەکانیکە ساڵانە بە پێ ڕێپەرتوارێک فەند هەیە بۆ شۆرت فیلم بۆ فیلمی درێژ بۆ فیلمی ئارت بۆ فیلمێک لەسەر نەتەوە فیلم لەسەر مێژوو و یاساکانی مافی سندیکایی هونەرمەندەکان فستیڤاڵ کام فستیڤاڵە گرنگە کامە بۆ مناڵان بێ کامە بۆ دیکۆمنتەری بێ. سینەماکان چەند پارە لە فیلم سازەکانی کورد وەرگرن. ئێستا لە کوردستان کوڕێکە لە بەیروت سینەماکانە بابڕەوە. وردم ئەزمموی 10 ساڵ کە خەریکی فیلمی کۆمەرشەڵ بووم برادران ئەزانن ئەڵێ لە 160 لەسەرتاوە و بە سکایپیش لە دووبەیەوە قسەم لەگەڵەکە. یعنی من وەکو فیلمێکەریش گوڵم تکایە لە 100 ئەمە نەم لێ بسەنە و ئەم مەسەلەیە دێرهاشتی لەم بابەتە هەیە کە کۆسپن لە بەردەم ژیانی سینەمایە. بەڵام من زۆر لەسەرەوە قسە ناکەم. ئەگەر هونەرمەندەکان جورئەتیان هەبێت هۆشیاریان هەبێت ئەم دۆخە بێ حەلکەن بەڵام ببورن ئەمە بێ بەڕەخنە لەسەر دوایش چین پێڵان بکەن نە هۆشیاری خۆ پرزنتیشنکردن دروست بۆ حکوومەت نە جورئەتیش هەیە لە لای هونەرمەندەکان بۆ حەزەکەی 10 ساعات قسە لەسەر ماکە. ئەجینا بۆ ئێمە ناتوانین قەناعەت بکەین لەم تەوەرەیە ستۆپەکەم بۆ ناتوانین ئەنجومەنی سینەمای کوردی لە باشوور دروستکەین. بۆچی؟ مەسەلەکە چیە؟ بەشێکی گەورەی بەتەفیقم لەگەڵ مامۆستا عادڵەکە هۆشیاری نییە. هەر کەس ئێوێ فیلمەکەی خۆی دروستکە کاکە تۆ فیلمەکە دروستەکەی بەس فەندڕەیزینگ نازانێت. مەسەلەی دیستریبیوشنە نیە لەبەرەوەی سینما پەیوەندی بە دەوڵەتەوە هەیە بەشێکی گەورەی خەلاقیەتی پەیوەندی بە تاکەوە هەیە. لەبەرەوە لەم مەسەلەی ئەمەی کە ئێمە چی بکەین قسەی 20 ساڵەمەوە پێشتان بۆکەمەوە ئەوێ دامەزراوەی فیلمی کوردی لەژێر هەز ناوێکاوێ دروست بێ بۆی سیاسات و استراتیژی بۆ داڕەژە لە خزمەت هەموو فیلمسازانی هەموو کوردستان لە هەر شوێک بێ بۆ ئەوی فیلم بگاتە یەکەم بینەر لە شارەکانە دووش لە جیهانە. لە نەبوونی ئەمەیە ئەمە کە ئەم خاڵەوەی مەبەلام و چی ڕوویاوە سیکە ئێماڵێن پارە نییە بۆ فیلم ئەوە نییە بۆ فیلم ئەمەنی بەس یەکەی تەلەڤیزیۆن دروستە بێ دنیا کەناڵ دروستە بێ دنیا ئیڤنتی چیپی هیچ و پوش دروستە بێ فەندی دنیاشتی لاوەشی ئەواکرێ بۆ پارە هەیە بۆ ئەوە. هاوڕێن لە باشوور نازانم بە شوێنەکانی کرد ئێمە لە بەردەم خەتەری ئەوەی فیلم ببێ بە PR فیلم بە میزاجی TV فیلم بە میزاجی ئەشخاص و بەرەو فیلمی چیپیش ڕەوانە دەبەر کە ئەڵێن PR ئێستا قسە ئەم مەسەلەی PR ئەبینن لە داهاتوە. ئێمە پێویستمان بۆی فیلمەکانمان بینەرمانە بێ بەس پێویستمان بۆ نییە لەو شوێنانەی کە کۆمەڵگاکەمان کێشەیان هەیە PR دروست بێت. عەقڵیەتی کۆنزەرواتیڤ من خۆم بە شەخسی لەگەڵەوە نیم فیلم PR وەتیز لەگەڵەوە نیم ئازادیەکان بەردەست بکرێنەوە لەگەڵەوە نیم کە ئازادی ژن بەردەست بکرێتەوە لەگەڵەوە نیم ئازادی سیاسی بەردەست بکرێتەوە لەگەڵەوە نیم کە دیسپلینی هونەرمەندەکان بکرێ و سیناریۆکانیان خەڵکی ئەحمەق بیخوێنرێتەوە لە موەسەسەکان کەچی
تو لم لا فيلم فاونديشن النية بوي فيلمي آزاد دروز به فيلمي ميجي دروز به فيلمي كوميدي هر جانري لجانر كان يتر بفي أو عقليتك أو مؤسسية لولاتك يا سكاري بودارجي بس لم لا فيلم دراما وبارش بو لبروين اما لفظايشي براسي كونزرفاتيف ممارسة سينمائي وام بي ارش خطر وام قسم انت كبير بيت كل داهت واجر هنرمند عقل من دكاني اموال خبريكي ناخوش ماشي هذا وانا اعلم استا فيلم اكيد انا بي ار واجر مؤسسه انا دروزنا من رخنا دروزنا بيت اگر نقد دروزنا بيت اگر روكاني خوي وفيلمانيكا تنانت سر بخوش تيجي تنانت دقايق سر بخو بالنجاي اخوانا بوي كبيوتري فيلمي نجاي فيلمي ارت تنانت اوانا اگر هبن يعني اما لبردم اوين اگر بمشي ويا بروات قشي كومبانيا كان الريكلام دست خنا ناو دروس كردني فيلمو لبردم بي ار شي زور خطرين برحل اويك هي لم تشاوانا زوربي مع مصاني كليرن لهمو وسباسا خلكاني فيستيفالي دوكا كاتي خوشي لسليماني وايفنت كاني كزت چندين سالا كرد معنا هر باسي اماكن وديتيلا كشي اوتيل بيا بتقسا كان معنا بيبرينا ابيا اول شيء اول بريتيلا من نبينم انجمني سينما كاراني كردستان بدروس كرد ابي هبت بويك بزانين شلون معمره لقل جاني سينما يفهمنا كي لو زيادة ريت شو مني قد بسيارة قبل الديتيلات بس رتشارو دات مقصد زور سباس قال لك سباس وشوانا عطوف اگر او مايكو هاب يعتقد الشازيرو دي ممنوعي جاكي بلا كورتا احتمالا نجاحده دي درفة دينا دي الشازيرو تجي هاي خيامات يبقى ده حفظة دقيقة ممنوع سباس بيج دا خدمة دوكا سباس تنج تنويت خوني سپاس بو مصادر سپاس بو شما و حاضرین دیگرانه حقیقت برادر بحثین گلک گرن من گلک جوان هر آبونه من نویسیم پیشتری امسال خواهیم برنده همون روان همین در مراخه که کردی بس بحثی هندک بابت مقبول کن کو بزیدت تقریبا 18 سال امریکا که ما همه حوالت خوی دارن بود چهار سکینا وان گرفتا بود چیگونا یاسایی که بود سینما یاسایی که هر کس معافی نداده خود سر سینمای باخ بیدن هر کس معافی نداده خود سر هنده که بهتن اینتاج که سینمایی بکردن یا هالیکاریا حکمت با هر کس که نبیدن که شایسته بیکاری نینه یا در خوره بی بابتی دانی نکوشیدن بیکاری بکردن گلک ریکار تنکو بیویس ناکردن همشنی زبرین وکی گربن مربیتن چرخی چی بگن چرخ آتی چه کبین خلکان اگه بریم ما چرخی چی کرین نوکه افسکه یا چی در ریبه بیویس ناکردن به این ابداع بکن وان کاربین خطی بریم کارایی کبی همشین استفادهش تجربیات وان بکن او یاسایی که وان بخود دانایی بود ام هاتین یا فرانسه یا جزیره یا ایران یا مصر یعنی بالات جیران دولبر من و قناقا کنو که همده داشت بیده پرین که وقت همشین استفادهش تجربیات دوان بکنیم و به این اوی یاسایی بود بالات خوشی تطبیق بکنیم همون سیستم که درست بهنده که او بابت کنو که همین آریشه سیدای عادل بحث کری هنده که دیویت هوکاره که سانم تشتکی نخوش کنه بره هم در نخوش گندالی اما تشتکی کریت رو بحثی کرده که گندالی جنینه نظامینه راستی نظامینه هنده که کار بسیط اما تو گازت کرید هاوینه دا و مبارده زغستان کار بینی اگر رحیامون گندالی نینه هر سیده عادل بودی اگر نظانی نکه و هم چاوا
بر خوب خیلی سرسکه که زانیمه سرسکه که عقلانه و شلت خوب ری ببین. او که شوان که بحث کردی که هر کس نهیتن قرار بدهتن دیه فیلم که فستیوال واتا بالا کردن که زانم کسی که بهتر فیلم که چه بکردن کابرا بیشتر که تو بید رکلام حفاظان نالا چی کابون بکردی. وصل أصد زانينا فيلم كده تقارب أكر أو تشتكى شواني قلتي روب ذاتا كواتا أبا أركا كي قصة يكم جار بو هنرمندا دوم جار والسلكي بو حكمته يعني حكومة أركا سرشان حكمته أو كد عادل حسن بحث كري صدي أزجال عندما كو بيسنا كات الحمي هاري كاري لا حكمته بيتكرن شيطان بشكل وش لا حكمته بس دانانا یاسای قانون کرنا بابته که جدا سالات من و عادل و کشوان یا جدر باید حکومت بید بهتن یاسای دا بنیتن حکومت بید بهتن یاسای دا بنیتن با سینمای کو برابره که چند هولت سینمای نشیتن بید 600 دهات بلابونا فیلمه که وكاشون يان مجموعة جنج اتهات المنتاج كلي أو بيشتشيس تدار هر بطاقة يبومنا تشصاد يبوتها وأم بواقع كاشون جي مجبورة قبيل كتن قبيل نكت فيلمين آيدا إن شاء الله أبا گرفتن آیا همشان بیچاره سر بگن سطان تلویزیون هنا چنکرین کو گل بابت تاحق یعنی چی سبب ده هنا پیشاندن و چه گرینگی فیلمانا یعنی تو فیلم که دیچه که دیچه لای تلویزیون که دیویجی اساس کن که فیلم نکاح به تا بالا کردن دیویجی مهارت نی نبی خسر وارد که ببینن یعنی کاره هیچ اما هارت جینه تو خیرات خود بخنه سر وارد که ببینن آیا یعنی حکومت نشیتن هاری کار هنرمندان بیتن که فرض سر تلویزیون کو پیوسته 40 ساعت 6 ساعت انتاج هوا انتاج زمان کردی بن شتاگه گله بسیطه و همه دنیای یاته تکیدن او نهای تکیدن کردستان دایا او همه درامای ترکی نازان فلان ادبنا تلویزیونیت ما در بلاد بن تهین بارپاره که گله کیم ده اویدی کن ده دوبلاژ که سقط جدان نسه ده رکلام آب خوار کردن و ده تجارت پیکن بیزینس پیکن بس حاضر نیمن پاره که ترخام بکن و برهمینان درامای با کردی اما از نشن فرض کم سر تلویزیونه از نشن فرض کم سر سینمای بس حکومت دیشیدن چون فرض کردن سر من اگه تو تبیتن بینگه که ساده داربینی حتی تو بیت چی پاکانه تا که کسی آخوبینی دا از اجازه بدم و تا تو اوفیسه که بکی که وقتا تو نشین به زختر تلویزیون که بکی نشین زختر وزارت روشنبیری بکی که ریز و احترام یکن با گلک یعنی برپرس روشنبیری تنها ازشون خود بی بواریدن و بحثه هم بکن معقوله مثلا وزیر روشنبیری فستیوالا دو که نبید؟ یعنی بسیاره که گلک ساده آیا فستیوالا دو که فستیوالا که خرابه؟ یا اصلی که گشت نامه نگشته به حدی کنید حس بکنید این فستیوال چند گرینگه همین دنیای دا یک بنگهت گود بیته و کار کو سینما ببیتن برای بازارگونه بچتن فستیوالات یعنی فستیوال دو که یکی جوان جاهای کردشین هنرمندت کرد فیلمت خوبه نا فستیوال کردی دا دو که دا مارکتینگ بکن بس آیا مجاله بوده دادم که همه انتاج نشین بکن یعنی تو از باوری من تقریبا 2 سال خلال 2 سال دادم همین 3 فیلم سینمایی کردستان باشوده دا من انتاج نکردیم با کار چه؟ با کار گلک با کار تن که امزانی مبحثی گیری یعنی با نمونه یکیش گرفتکان اول که من استاف پیویست منینه بس استاف پیویست چه وقتی چی بیدن؟ ساله فیلم بیتا چکیدن کامیرامن نکرد بود 10 روز کار کردن پشتین گیده 1 سال آمریده ایلا چیتون شده کردی بکرد حتی جان خود همین بکرد بس هکر بردوام بیتن هکر بشه بردوام بیتن طبعا اختصاصات چی بند در هنگل چی بیتن منتر چی بیتن و شهرازور منتریت ببونه در هنر وینگریت ببونه در هنر یعنی اختصاص چنا بیتن مشاکل ایک دیف ایکراتیتن گرینگ ترین تشت میگوته ده یعنی
بابت همین بحث هات نکردن یاسا تمام یعنی از شما بیشتر تنه تشتکی کدشه تن ما در قناقه داده باز بیاتیم و سینما بهت چکیدن چون سینما بابت که جداشن دیگو بابت که هنریه بابت که تمام گردایی به بیزینس یا آبوریه چون با هر برهمینان هر فیلم که پاره که اکجار زور پیوسته و پیوسته پاره بهت دابین کرین اشکر که عادلی جیگوتی اگر کمپانیای برهمینان هبن هلبش یعنی شناکو نفرک بهتن انتاج فیلم که پنج کمپانی، پنج شخص، پنج در هنرک نوسترک فلان باجت کم بکن فیلم بهتر چکرن او مصرف تداوش بتن سر پنج کسا بس گریمان ما فیلم جی چکر مشکل آمد دیدیسان دست بکرد امنشین بالا بکن بب شما مجبور 6 ساعته پرداختن و سینما یعنی هر دیسان بازنه اب زنجیره نهایت تزرین هر جا چرخ کاوتیک بچیتن دمشکل و ما چی یک کاوتر بدایت افرادیشکار دلت بیشتن اگر تبیت فیلم اگه چیکه یکم جا سناریو پاشان سناریو دیسان سناریو اجبرت بیشتن حکمت بیتن سینمای چیکه یکم جا یاسا دوم جا یاسا سوم جا یاسا اگر یاسا هبیتن ام گرکاشوان مجموعه برادر دیچونه پارلمانه ما یاسا تقریبا بیشتر ما 18 سال و ما یاسا میبیسی یعنی ما برای پارلمان برادر بیداری گفتم اندام پارلمان بگوته یاسا بود چیه یعنی یاسا پیشل کلیده بگوته تو چه زانی یاسا پیشل بگوته اولی نه قانون فلان یا پیشل کن قانون بگوته اگر زحمت نبید از رجایش داد کن قانون که جیگومت آبنن هکو پیشل بیتن امزانی اف قانونه اما چی پیورنی نمیکن پیوره که با مشی دابنه رجایش هم یافتم بگرم گلک سری آیشان گلک سپاس بود شیاسی رو در فرد بین سکرتار مکرد گفتمشی بگرم توزه تدرستیم تمام یک اوکی کم هیا و دینه توشو سلامتی ولا حسام حسن و توش بیده ونی امیل لطو دوربن باید پریز نگردو ناونشانی ئەم بابەتە من کە لە بڕۆشەرەکەی خوێنمەوە ئەڵێ تەناقوزی داهێنان هەڤرچی داهێنان هەڤرچی داهێنان ئەمە گەورەترین کێشەیە ئێمە لە خۆمانانیمانە هەموو سایکۆلۆژیستە جیهانیەکان لەسەرەوە کۆکن ئەگەر هەر کەسێک ئاگەی لە تەناقوزی داهێنان بوو لە بوونی خۆیە ئەوە ئەو کەسە داهێنانەکات ئەگەر نەیبوو نایکات کام لە ئێمە کاتێک کە سیناریۆیەکە نووسین خۆمان پیاچینەوە بۆی چاکیکەینەوە پیا ناچینەوە یاخۆ ئەگەر پیاش بچینەوە لە ترسی چاپارێز و کۆپیڕایت لەبەرەوەی لە وڵاتەیە گوایە نییە ناوێرین بیدەین بە برادەرێکمان بیخوێنێتەوە و سەرنجی خۆیمان مادێت لە کاتێکا ئەو سەرنجانە پێویستە هەر لە سیناریۆوە هەتا ئەگاتە ئەو ڕۆژەی کە فیلمەکە لە بازاڕە ئەفرۆشێت پێویستمان بەو تەناقوزی داهێنانەیە هەڤرچی داهێنانەیە چونکە ئەوە بێتە مایی داهێنان ئەمە یەکێکە لە کێشەکانمان هەمومان ئەم کێشەیەمانەیە و کێشەیەکی کە من لەگەڵ هەر هەموو بۆچوونی برادرانم لەوەیە لە هەنێکیانە لەگەڵیانە نەبم بەڵام کێشە ئەساسیەکەمان ئەوە نییە تۆ دەرهێنەرێک وەزارەت پارەی باتی بڕوا فیلم بکات وەزارەت پارە سەرفکات بۆ کەمپەنی نەبێت با کەمپەنیەکان هەبن وەزارەت هەر ئەوە لە پشتگیری کەمپەنیەکان بکات دەستگیرۆییان بکات تا خۆیان نەگرن کە خۆیان گرت ئیتر وەزارەت پێویست ناکات پارەی بۆ سەرفکات کەمپەنیەکان دێن بەرهەمەکان هەڵسەنگێن و بەرهەمێن و بە دنیای فرۆشن یەکێک لە کێشەکانی ئێمە بازاڕە فیلمی ئێمە هیچیان بازاڕیان نییە لەبەروی دەڤەرەکەمان کەمە هۆڵەکانمان کەمن لە سلێمانیە لە هەولێرە لە درۆکە ناحیەکانمان قەزاکانمان هۆڵی سینەماییتیان نییە ئەی چۆن خەڵکە فیلم ببینێت ئەی چۆن فیلمەکە پارەی خۆی بگرێتەوە نایگرێتەوە
کەواتە ئێمە کێشەکەمان لێرێ فیلمەکانمان ئەچێتە دەرەوەی وڵات وەکو ئەو فیلمانەی کە لە دەرەوەی وڵاتی بینین فیلمە جیهانیەکان لە ڕۆژێکە لە هەفتەی یەکەمە پارەکەی خۆی دەرێنێت و کە پارەکەی خۆی بەمەلایینە ئێمە ئەمەمان نییە بۆ لێرەوە کێشەکەمان دەست پێەکە ئێمە نەمانتوانیوە تامی فیلمەکانمان جیهانی بێت تامی فیلمەکانمان لۆکاڵە ناوچەییە دەڤەریە بەس لە ناوچەکەی خۆمانە ئەمە بێجگەلەوەی کێشەی ئەومانەیە فیلمێک لە سلێمانی ئەکرێت لە هەولێرەوە نەسێر ناکرێت لەبەر کۆمەڵی کێشە لە دووەک هەرسێر ناکرێت ئەمە ناچێتە باکوور ناچێتە ڕۆژەڵات ناچێتە ڕۆژاوە ئەوە لەوەی کێشەی تر هەیە ئەوانە شەموو کێشن کێشەی زارەکمانەیە کێشەی سیاسیمانەیە کێشەی ئیتر ڕەنگەکانمانەیە ئەمانە هەر هەمووی بوونەتە هۆکار کێشەی دینیشمانەیە لە کاتێکە تۆ لەو وڵاتانە لە وڵاتێکی وەکو ئەمریکایە کاتێک کە فیلمێکە کرێت فیلمەکە لە کەنیسەکان خەڵک تەشجیعەکەن پیتاقە بکڕن بچن سەیری فیلمەکانکەن بەڵام ئێمە لە مزگەوتەکانمان ڕێگری لە فیلمەکانەکان تۆ زۆرینەی خەڵکەکەمان موسڵمانە کەواتە زۆرینە نەچوو بۆ فیلمەکە زەرە دەکات اینجا بۆیە ئێمە پێویستە بۆی کە تامی فیلمەکانمان تامیکی جیهانی بێ بۆی لە هۆڵەکانی دنیایە نمایش بکرێت و فیلمەکان کەمپەنیەکان بیکەن کەمپەنیەکان پێهەستن بەڵام کەمپەنیەکانیش ناڵم سانسۆر من لەگەڵ ئەو بۆچوونەی بەڕێستان نیم کە حکومەت سانسۆر دابنێت من وام زانی داینەنێت بەڵێ آخر یاساش گەلی جارە بێ بە مشکیلا بێ بە سانسۆر ڕێگریەکە ئەبێ زۆر ئاگامان لێ بێمە کۆمەڵی گەنجمانەیە گەنجەکان شتی جوانەکە من هەر لە فیلمسازان پێگەیەک مەیە فیلمسازان لەوێ گەنجێک لەم دوهۆکەیە وتی مامۆستا سەرکەوت حەزم لە فیلمسازیە وتم بڕۆ تەسویرکە دوای ماوەیە کۆمەڵە تێبینیم پێدا سێرم کرد توانایەکی زۆر جوانە ئەتوانرێ شتی باشی پێ بکرێت کەواتە باەمە ڕێ بە گەنجەکان بین بەڵام لە ڕێی کەمپەنیەکانەوە کەمپەنیەکان ئەبێ بێن ئەوان سەیری ئەو بکەن چی بەرهەمێک هی ئەوەیە ببێ بە جیهانی بفرۆشێ لە بازاڕی جیهانە ئەمە زۆر زۆر گرنگە ئێمە بۆ نمونە لە ئەمریکا کە ئابووری ئەمریکا داتەپی ئۆباما پێش هەموو شتێک گوتی بڕۆن فریای هاڵیوود کەون نێڵن ئەو کەمپەنیانەی هاڵیوود پەچی کرێت چونکە بۆ وەکو کاکشوان وتی سینەما نەوتە لە نەوتیش گرنگترە ئێمە کشتتوکاڵ ئابووریەکی بەردەوامە سینەماش بۆ ئەمریکا بۆ زۆر لە وڵاتەکان بۆ بۆلیوود ئابووریەکی بەردەوامە نەوتە بڕێت شتی تر نامێنێ بەڵام سینەما بەردەوامە بێت سینەما دەوڵەتە دەوڵەت پشت بە سینەما بەستێ لە ئەمریکا پێشەوەی بڕۆ وڵاتێک داگیرکە عقلی خەڵکەکەی داگیر کردووە مناڵی ناو بێشکەکەی داگیر کردووە مناڵ هەر لە بێشکەکەی دێتە دەرەوە بە تەلەفۆنەکەی چێتە سەر هەر شتێک ئەمریکیە مناڵەکەی کرد بە ئەمریکی مناڵەکە زمان نازانێت پێشەوەی وشەکانی زمانی دایکی لەسەر زمانی بپرژێ ئەگەر جۆتان لێبوو بێ ملاحەزەتان کردوێ ئەچێ وشە ئینگلیزیەکانی ئەمریکی شاڵێتەوە بە لەهجەی ئەمریکی یعنی مەبەستەکەمەوەیە سینەما پێشتر ئەچێتە وڵاتەکان یعنی ئەو تابووری پێنجەیە کە وڵاتانمان بۆ داگیرەکە ئەمە ئێمە کاکشوان باسی کە برادرانش باسییان کرد شوناسە کەڵچەرە ئەڕواتە وڵاتان کەڵچەری میلەتی ئێمە بە دنیا پێشانەدا ئێمە هەر هەمومان لەگەڵ قژێکی درێژی خاوی ئافرەتێک لولکراوە بینین ئەزانینەوە هەندیە ڕەنگی جلەکان لەبینی نەزانیوە هەندیە ئەوەیە شوناسەکەی لە ڕێی چیوە پێ بە ئێمە ناسێنرا لە ڕێی سینەماوە هەموومان فیلمە کۆنە هەندیەکانمان دیوە لەوانەی شامی کابۆر و سەنگام و ئەوانە هەمووی لە هەزرمان ناماوەتەوە ئەمە چی کرد ئەمە سینەما کردی سینەما هێشتی هیندستان بناسین سینەما هێشتی ڕۆژاوای ئەمریکا بناسین فیلمە کابۆیەکان سینەما هێشتی ئیتاڵیا و ئەڵمانیا و رووسیا بناسین جا ئێمە فستیڤاڵەکان زۆر گرنگن و هەموو ئەو پێگانەی
کە فیلم سازین لەسەر فەیسبووکە لە هەر جێیەکایە زۆر پێویستن، زانکۆکان زۆر پێویستن، چونکە ئێمە میلەتێکین زیاد لە هەموو میلەتانی دنیا پێویستمان پێویستی، زیاد لە هەموو میلەتانی دنیا. اینجا بە پێشەوەی کار مەسخۆ پێم بڵێ خۆم واژێ گەلێک سپاس مامۆستا ئەم دێ مامۆستاوەڕ دەخواستکرد یک دەقە دیدەین والله یک دقیقه بوم زۆر مهمە بێژم چونکە من سینەماکار نیم، چونکە بۆیەش شت دەڵێن چونکە دلی کەس لە من ناوێت. من گوت چاوا کۆمپانیەت زەبەلاحێت دنیایە کنترۆلا فیلمایە کردی ناوە هەرێما کوردستانیژی ئەف کۆمپانیە بچیکێت هاتینە چیکردن ئەوان ژی کنترۆلا فیلمسازایە کردی و احتیکاریە کردی و ڕێکی گەلێکی زەحمەت بدەنە گەنجاک و گەنج ڕۆلی خۆ بینن ji ber hindê jî di bera xedê ev biraderet vî buwarî de şol kert wazihn yani gelek cara kêm tu bînî serûçavekê nî gencekê nî dîtineka nî hêzeka nî nav de hebî wate heman ew siyaseta re'smaliyeta kompaniyê derve hey heman siyasetet nava Kurdistanê jî de hey beramberî genca zor spas. گەلێک سپاس بۆ هەر چاربەڕێزان بۆ بابەتی گەرموبەر بگومان ئەم زانین کۆ گەلێک دەم پێت بێتن ئەم بشێ بەحسا چارەسەریا قەیران و کریزên سینەماکê شتê em gêştî dimahê wate berhemînan tevî bi bazarekî bazar tevî wê çendek û fikr û merîfetê davîtin ji bo me sînema me ya Kurdî gelek giringe parastina kultur û deng û rengê me. Tu nesbas bû her çarberêza em xwazîn em li dergehê pisyara vekin çikî me gelek wextekê kêm dawana hêjî eger me hata wextî bikêr her kesekî tiştekê deqeyekê davgehê eger pisyar bî muhîm e eger ronkirin hemiyayê tê em şê paş û paşî bidek bila bigure mamosta me arko ezîz kerem. او ني دا قرر ده الله فكر قولنية للايدر هنري كورد بالعكس هو ما يخلل معناه فكر زورة تشيروك زورة إما زور دولة من هنا بلام خلل كمان دي سنة وقرن هو نقطة صفر لسيناريو خلل معناه براستي أو فكروا أو تشيروك أنا ناتواني فورم لكن بيخنا فورم كوكا تواني بيجوت فورم شيء سينمائي كاميرا وأكثر تخمكاني تواني برجرتي أو يشكل الشاشة كان شيء كباسي كومبانيا هنرمند كان من معناتهم زورة لقلوا كومبانيا يك بيش تصال لهم بيش بندي بيو كردم تيما تشيلوشك من هي درهنا المبوكا وتنباشا بيش مش أم تشيلوكا بيكرب سيناريو كنا دم بو برادر شيء هنرمند دم بو تاران خريج بو سنك كومبانيا كا بيوندي كرب سيناريو نسكوانه أم أبي أويتي أبي بيبي بقرته بمن إنجا أكثر يشان بو اختيار كردم والله أبي أم أكثر بكاربيني أم أكثر رسمي يعني أكثر أم بناتهم وتنباي باي وحافظ من إيش لقلوا أناكم إيو فرض يشت كان بس المنا براسي ما هنا ما كان من أبي فرض يشت فرض أوش خونوش تكاني قران كان بس كومبانيا كان مثلا إنسا أم كومبانيا أنا نازم هنا البندن خلق السوشيال ميديا هنا نا ولا أنا ما أستيري كل باب تاس السينما ما لسرتها أستيري شو أستيري ما كوي بس السينما ما لسرتها أو مو معنات معنا الله والله ما أستيري ولا السوشيال ميديا ديارو بينري زوري بقولي بارا بينته أماش خلل شيء زور جوري براستي اگر بسیارتها آخر شو بسیار توقع سپاس شتم زور بخوام ليلة دوي فرمو مصطفى حلقوت اف شباب چارەکە مشکلة بقول او بيجو ديتا بشيء تصطافي مصطفى من لەسەر یەک پۆینت ئەوەستم کاکشوان قسەیەکی جوانی دەڵێ 20 ساڵ لەمەوبەر من ئەم قسانەم کردووە 20 ساڵ لەمەوبەر 2004 کات 20 ساڵی داهاتوو
2034 خولی 34 هەمینی فستیڤاڵی دهۆک ئەم قسانە هەرەکرێتەوە من دڵنیام بۆ لەبەرەوەی کە عەقڵیەتی دەسەڵاتی کوردی عەقڵیەتی کەرتی تایبەتی کوردی هێشتا نەگەشتووەتە ئەو مەرحەلەیەی کە سینەما پەلکێش کاتە ناو خۆیەوە یاخود سینەما کەرتی تایبەت پەلکێش کاتە ناو خۆیەوە ئێمە بە کردداری ئەم شتە ناکەین ئەوەی خەیاڵی لای دروستکردنی مزگەوتێکە خەیاڵی لای دروستکردنی فیلمێک نییە بەڕاستی هەم بازرگانەکانمان هەم عەقڵیەتی دەسەڵاتی کوردیش بۆیە من یەک بە پۆینتێکی زۆر بچووکیش ئاسوویەک نابینم گەشتبین نیم بۆی کە ئەم شتە بکەوێتە سەر پێ ئەگەر خۆمان بە جۆرێک لە جۆرەکان کردەیی نەبین بە جۆرێک لە جۆرەکان کۆنفرانسێکی گەورەی سینەمایی وەگەی کاکشوان باسێکە ئەنجومەنیشی گەورە دروست بێ لەناو ئەنجومەنەیە هەندێک پرۆژە هەیە کە بەڕاستی بە معنای کەلیمە بێ بە یاسا و بچەست بێ لە پەرلەمانی کوردستانەوە تەزدیق بکرێن لەناو پەرلەمانە ئەوەی کە پێشتر کە ئەو پرۆژەیە دراوە بە پەرلەمان ئەسڵەن ئەگەر پەرلەمانی کوردستان و ئەگەر دەسەڵاتی کوردی هەموو خەمی ئەوەی هەبوایە کە کەلچەر بەشێکی گەورەیە لەم وڵاتەیە زوو ئەو پرۆژەیە ئەکەوتە سەر پێ و ئێستا ئێمە معاناتەمان نەمان نەئەبوو موسى نصر حسن كرم سپاس بێگومان من لەگەر هەموو دووچینەکانی کاک عادل و مامۆستا و کاک شوان لەگەل هەمووی ئەوە معاناتی ئێمەیە هەموومان یعنی تقریبا ئەوی نەمان هەیە و هەموو ساڵێک ئێمە کە یەکترێ بینە گەر لە بیریتی لە ئوتێلی چرا کۆنگرەیەکمان کرد و وەزارەت دژی وەستا ئەو کۆنگرێ لە بیردا شوان لەگەل هەموو هەنەرمەندە دوایی تەوبیخێک بۆ من هاتووتیان تۆ چۆن ئەرچی لەگەڵیان دانیشی تۆ مدیری عامی و نازانم چی على كل لە حربی جیهانی دووەم چێرچێر طبعا وەزیری شەڕ بوو دیفاع بوو بە وەزیری دارایەکەی گوتی بەیانی یەک لەشتێک بۆم بێنە ئەوە هتلەر معلوماتمانە هجووم تەواوە کاتە سەر لەندەن دەبێت تۆ تەخفیزێک بکەیت لە هەموو پارەکانی وەزارەتەکان هەموو لستێک بۆم بێنی بەیانی کابراش چووتا بەیانی دانیشت لستێکی بۆ هێنا بەیانی هێنادایانە لە پێش چێرچل تەماشای کردوتی ئەوە چییە؟ یەکەم شت ڕقم یەک وتی یعنی هۆنەر و ڕۆشنبیری ئەوانش عەقلیاتیان وایە گۆرانی و سەما و ئۆپێرا و شکسپیر و ئەوانە نا وەختی نییە ئەوانە وتی چوو بۆن داتناوە لە یەکم وتی دەبێت لای بین بیخەینە ئەخیر چێرچل وتی نابی ئەوە معمەلێک قەسەفە کا بەیانی چاکەیەکێنەوە بەس تۆ شانۆگەری و شانۆ و سینەما و ئۆپێرا بە 50 ساڵتر ناگەڕێتەوە بۆ ئەو بلەتە ئەوە لە وەختی خۆی ئایا ئێمە دەسەڵاتمان ڕێزم هەیە بۆیان ئەو عەقلیەتیان هەیە یەکەم شت کە بودجە دێتە خوارەوە یا پارە قەتع بە یەکەم شت هونەر و ڕۆشنبیری دەبێت ئاوتیەکەن هەر ئاوتیەکەن حتا لە نهایەتی قائمە داینانن من لەگەڵ ئەو مقتەرەحەمە دەبێت ئەنجومەنێک بکرێ مەجلیسێک بکرێ لوژنەیەکی گەورە بکرێ بەڵام لە دەرەوەی حکوومەت یعنی هەمووانە لە دەرەوەی حکوومەت هونەرمەند بن لە دەرەوە لە کوردستان لە هەر جێگایەک بن ئەنجومەنێک بکرێ حکوومەت بێ وەکو چاودێر وەکو مراقب بێتن دەبێت تەنفیزی قەراراتی ئەو مەجلیسە بکاتن تەنفیزی بکات پارە بودجە بۆی حاضر بکاتن ئەو شتان ئەینجا تاکو دانیشین چی بکەین و چی نەکەین ئێستا وا ئەکەین و وا ئەکەین و وا ئەکەین لەکێ ئەیکەین چۆن لە چۆن ئەیکەین دەستەسەڵاتت نییە دەسەڵاتمان نییە نه با استفنی برا باید استفنی برا باش وابسته دلیس حاطی کرده خەڵێک خۆتان باساکە بەڕاستی ئەم باسە ئەم خەسارەناسی سینەمای کوردی خۆی تووشی دۆخێکی زۆر بووە کە ئاسڵ من پێم وابێت ئێمە بەجێوە کە بێن باسی ئەوە بکەین کێشەکان چییە باسی ئەوە بکرایە کە چی بکەین باشترە
هەرچەندە بەشێک لە قسەکانی هاوڕێیانە بوو لە ڕاستیدا هاوڕێیان شتێبینیان بوو دەوانێ بەحسی یاسا سیستم بتوانێت هەموو کێشەکە چارەسەر بکات یا بەحسانی کە کارکردنەوەی شتان ڕژەکەدا هەموو کێشەکان وانە میان ئەمە کۆلێکتیڤێکە کە بێت بەیەکەوە جێبەجێ بەڕاستی پرسیارەکەم ئەوەیە لە ڕاستی هەرکەم لە هاوڕێیانیش بتوانن جواب بدەنەوە ئایا لە دۆخێکی ئاوەها کە ئێمە حکوومەت کار ناکات سیستەم نییە یاسا نیە هەر شتێکە و شتانی کەوتان هونەرمەند سەقافەتی نییە بەکراوندی معرفی نییە ئەبێت چی بکەین لە ڕاستیدا ئایا مەسەلەن بۆ نمونە ئەوەی کە سۆلاناز لە سینەمای سێمی ئامریکای لاتین کردی یا دروستکردنی کۆلێکتیڤهایەکی سینەمایی ئەتوانێت ڕێگە چارەیەک بێ و ڕێگە دەربازێک بێ بۆ ئێمە لەم قەیرانانەوە لەم خەسارانەکە ڕوبەڕووین یانە سپاس گەلە سپاس مامۆستان هێوی خازم هەموو مامۆستا ئەگەر پرسیار هەبن خۆشیکێ دیگەینە بەرسێ بەڵێ فەرمۆ عفو يعني من دميو بينال نوفي تمام حميد اسماعيل من فيد وكو بينال وانجي وكو بيوغيري بي اويدي باغن راستي از بينم بسينجا كيف تراول والبكرن يعني هاي الكردواري تشتكي يا جواز عقلك انه خوش بالسريكي بجن فلان كسي بويا فيلم وسينما از وصل بينم بسينجا كيف تراول بكرن هين بواري خودا هين بخويت بوينا فيلم وسينما بدستي حكومتي بدستي كومالجاي بدستي مسائل الديني جواكي او ايك يادوي اسوك بينال يعني تشخوشيت فيلم كذا بينم بسمبري خوب دمي كو رنگ دانه واقع جياني منك يعني بردجستي واقعنا كفيلمك بلاي منه انتريست نيه بتم تماشاي بكم براستي لو وقعت كومالك قيران هيا كومالك كيشه هيا هنر السينما كردي خوي لنادا واتا واقعي جياني خلق بشيوازك سينما بومن دس باسي كشي شرعي بو خاصويك دكا يعني افين داريك يعني اشتكي تافه ترويج دكا مسألة سيدة عادل حسن قصي زور جواني كت مسألة تشجيع ترويج ونسبة بو تشويق سيدة عادل حسن وجماعة هند فيت الهيفية بن كومبانية سرمایه‌دارت آغا او در بریشه صالة زبارة بخلقيت كر شول بخلقيت كر افروكا هند فيت بسنا برلمان داخازة ياسايش وان بكن كنا اختصاصي وانا داخازة تشويقش وان بكن يعني هند فيت كيشي جدي خولي بدن من جاب دادم خمد نوي إبراهيم نيشنيكي جي ستاف جوفارا في المجلس تفاضل دوكي دست هوش توركي جلكي جرينج وأفروكا و ديتنا مجي هكير أف أصلاً نبن سينما يجي تطمنينا ديتنا هوا يعني هر كي شو بسبب دات أري حتى آرامیه که سیاسی و یا آبوری چه نبید هم دشین و آستان قدر باز کن بسیارم بو مامستاشوانی چوا دشین سینمای دیری عقلیت سیاسی و نوچگری کن چونکو بگاوه موید منوید خود سر آستی تاکان حولاتیه که سلیمانیه گلیه دهو که ایکی حولیرید گل دهو که جداهیه های مامستعادل تو نبینی تو گلک رجوین بو یعنی خلالی و چند سالا دا و 20 سالا دا گورین کاری نهاتی نکرن یعنی هر فیلم بیستاوالا گلک گورین کاری نهاتی نکرن نشایی نه هندک جوا آستنگا در باز کن کاکشیال بحثی یاسای کرد اره یاسا وقتی تدانان موید منوید هندك سنور داني يعني ياسنا بيتا اگري برتسكرنا سينماي ان سانسور كرناوي هكا سانسور جي نبي يعني برطان كرنا برو بياوت سينماي وسپاس سپاس اصلا مسئله لجان قصيرة كان كيتي مثلا ممنون
پرسیارانە یەکی دووگەتی شوانە بۆ ناتوانین ئەنجومەنی سینەمای بدامەزرێنین ئەگەر بدامەزرێنین چی ئەبێت وەکی سندیکۆ هونەرمەندە دەبێت وەکی یەکەتیان نوێستەرە دەبێت بەرپرس پارتی دەبێت جێگر دەیەکەتی بێت انتخابات نایەگەرین 20 ساڵە کابرادەمین تەلجێ خۆ مەسلحەت خۆبرێنەوە چ دینای دەکردن ئەوەی 2005 و 4 تو بهەی باوی دی ساڵی نفس آخر ناغبی هەکە سەقای سیاسی ئەوە بیت ئەرێ پرسیارە من ئەوە دێگوهۆری نەکبیت هەگەتە ئەنجومەندانە یان نە بەس پرسیار ئەگەر ئەنجومەند بدامەزرێنی ئەنجومەنی لەو هەلومەندی نەکبیت ئەن شتێکی جیاواز ئەبیت ئەو چوبوو برای منێ سەرکەوت پرسیار ئەگەر تو بدیری کۆمپانیەکی بی دی پارێ خۆکەیەت سینەمایرە پرسیارە بوتە پرسیارە دویە ئەو هۆلیۆدا ئەمریکی ئەوە فیلما چێت کرد یا وەکیلیە یعنیش قامێکی بە درستە دی ڕامبوویەکی چی کرد دا قووەتە جندی ئەمریکی دەربێخید دی تەڕازانێکی چی کرد دا قووەتە ئینسانی سپی دەربێخید مثلا دی فضایی هێن دی قووەتە بەیت الئەبیەض دەرێخید ئەو سیاسەتەش قامێکی بەشبق شلایەکی دیش بە ئەو پەڕێ ئازادیە هەی پشتی عێراق هاتیە شناو برن نفساوی هولیدی فیلمک چه کرد که اصلی حد دمار شامر اصلا اساس بونه بو ماسترین درو بو العالمی کردی دیمه اوه هبید یعنی سقای کردستان دیمه اف آزادی هبید هم سیاست ها خوشی بکن و دیسا امر رخنجی بکن من قصیاره بودم قصیار بو سیده عادل سیده عادل گلک جرام بنا خشید کن که اوه چاوهات و چاوهاتشون بس قصیار اوه یعنی خلقی سینمای کار کرد فکرنینه آن فکرهای از بیشم فکرهای نقطاته و ایکی بود دال بیراته فکرهای دی چا بخو پارا وارد دید فکرهای اوان پارا دی چندال فیلمی خوده دی چندال گرده بریکا خوده فکرهای دی کیش بابتی بخو حل بجیری دا صبحی بچید ویستاوال دولتی بس ایکو من هیچ کم پسیارت هایی ندارد پسیارش که گذیرو اگر یاسه اکات دارن تو بیش اول عقوبه هوا نکت این کار سینمایی کرد مثلا که اینو که خلق و چند چیای سینما کردی بند ناف خلقی دار نه 500 نفرت هین افتتاحی یه دی عمل ویره نفس هر سال یه نفس مناقشات کن و خلقش سینمای دیره اینی فیلمات چید کن اینی چه نبی سوالا اصلا وقتی تلویزیون که لوکال آن یا من داخازش ورد که سر هنده را یه فروش اینجا قناعت آمن هکه یاسا یک هبید اول عقوبه بو هوا سینما کرد یاسا کرده ما مستاز یاسا منهج صافه استقلاله هره دش بسیار اگه دست بگم چیزی تلویزیونی بجم هره بود چه حتی که سینما کار من نه بریار نداشت سینما هنری وبید چه سینما جمعوری و هر سروه او پوینتا ما مستشعبانی بودی از خود به فستیوال شد یعنی چند سال به فستیوال دیگران روی جواب دیگران بود چی کمپانی باره خود ناف سینمای دا انوست نکن و همان دم دا از خوشی اداره کمپانی گیتیم و از پاره خونا که من سینمای دا چونکو سینما من رنگ ودان و واقع ویده وری ناگتن و خلقی حزل سرینه همیز فیلمت هاد نچکرن چند سال چوی دار رنگ ودان و سیستمه که سوویتیت کن نظام جهانه که چپ و گلک و تشویق و خلقی حزینه برای خوب داده ویچتی فیلم صفر نه بو نمونه چند جار تو عرض بکی دی خلقی تبش پیچه که اکشنی ها دیده پیچه که دیراست و حضا خلقی ها کری دی بسیارا خودی واضح که من سینما هنری سینما جمعوری بو چی فیلم میکر بریاری نادت و گوهری نبکت یه سپاس بوده که دیاسان کرد سلام رس محمد مزدورم بلا استردشتوارتو فیلم سازم باس لا انجیو کرد دیارا انجیو شتێکی لە دەرەوە دەسەڵاتەوە بڕیار نییە وەختێک کە ئەنجوێ ساز بکرێ ئەم پێشنیارەکەی کاشوان زۆر بەدڵ بوو یا دامەزراوەیەکی هەر شتێک ئەوە سەر بەدەسەڵات بێ ئەگەر بڕیار بێ سەر بەدەسەڵات بێ واتە وەکە شتەکانی دیکەی لەبێ ئەنجیۆ نامێنی و من وەک خۆ
پێم باشە کە کورد ئەنجیۆیەکی ئاوای هەبێت کە بتوانێت داکۆکی لە مافی فیلمساز بکات داکۆکی لەو شتە بکات بۆ نمونە کاتێک بەرهەمێک ئامادە دەکەی بۆ بڵاوکردنەوەکەی بچی کاری بۆ بکات بچی لۆبی بۆ بکات بچی شتی وا ئامادە بکات و زۆر جار لەگەڵ دەسەڵات شەڕی بۆ بکات بۆ کە فیلمساز بتوانێت کاری خۆی باشی بەریتە پێش و پێشنیارم ئەوەیە کە دیارە فستیواڵ لە تاک هێزی زۆر زیاترە ڕەنگە تاچێک ئەگە بچی و دووکارێکەوی هەروونیش ببێت نەزانیت چ بکات دوایی هەر بێزار ببێت من بۆ خۆم لە ڕۆژهەڵات دەشتم بەسەر هاتووە بەڵام وەختێک وەک فستیواڵێک دەچێت پێشەیە قسەت زۆر زیاتر دەڕوە ئەگەر بڕیارە دامەزراوەیەک ئنجۆیەک یا هەر شتێکە وەک پێشنیاری کاکشوانی فریا فیلمسازی کورد دەکەوی فریا سینەمای کوردی دەکەوی من وەک پێشنیار پێم باشە کە فستیواڵ هەوڵی بۆ بداوە پلانی بۆ دانێ بڵێ بۆ نمونە ئەو ساڵ بۆ ساڵی داهاتوو ئەومان هەبێ یا بۆ 2 ساڵی داهاتوو ئەومان هەبێ کە بتوانین بەگشتی یارمەتیدەری سینەمای کوردی زۆر سپاس سڵاو ڕێز مادینە من دەست چاوە خۆش بێت من سادڵ مەحموود زڵاتم لە ڕۆژهەڵەتەوە شاید بۆکان پێم خۆشە یەک جملە لە خزمەتتان دەبێت ئەمەش باز دەوا دەکەم کە دڵخۆش بن یعنی جۆبیست بم بە قسەکانتان کە ئەستان ئێمە دوو شێوەش سینەمامان هەیە یەک مستەقیل بێ یەکیش دیارە ئیدۆلۆژی دەوڵەتەکانی لە پشت بێت لە بەشی باشوور بڵێن ڕۆژهەڵات کە بەداخەوە بێباوکە بەڵام لە بەشی باشوور حکوومەتەکەشمان نییە زۆر ئیرا لە حکوومەت مەگرن ئەویشمان نییە حکوومەت ناتەوە ئەو هەموو کاناڵەمان هەیە ئێمە سینەمای خۆی تێدا بە ئیدۆلۆژی خۆی نیشاندا بە خەورێک کاکشوان دێنێ چی پێ دەڵێنەوە سریاڵە وڵاتەکانی کە نیشان دەدا کار و بەرهەمی خۆی نییە بەداخەوە ینی منەوە بە نەقدێک بوو بەڕەخنەیەک بوو سپاس دەبێ ڕۆژ ئەسڕەغەن بسیۆرەماوە ئەوە تقریبا 10 ساڵان دەستەوە دووگی شوردکەم وەکی بۆهۆرۆکتر باڕێزۆ گوتی و بینێڕۆژی گوتی و نفسی مشکلی ما هەیە طبعا از خارج هندسه ما مهندس هلوی و از ابدیف سینمایی کردیم اره بسیار بوه از بخصوص اگه ما شوله گدی آنجی ده 4 سریه که بید بوه شوله یعنی اسفاس بودن باش از شما دهیدم ما مستعدان دماری که از ببوره چکر مستافی نیست نبود ابنم تو ندیدی ببوره باکه کبرایی که نو چه گریه چی نیست؟ روز باش دەستان خۆشی ماندوو نەبن پێم وایە بابەتێکی گرنگتان بروژان بەڵام بابەتێکی زۆر خراپیشتان بروژان ئەویش ئەوەندە فیلمی کوردیتان بە کرێت و ناشرین باس کرد وەکو ئەوەی کەسیە کاممان باسمان هەمووتان ئوستاز نه تهدیدی کرد ئوستاز هەموو باسی کرد فیلم کی باسی فیلم بەقسەکەم کەم زەحمەت نەبێت ئەخ باسمان نەکردووە باشە قسەی عامبان نەڕۆی باسی فیلمی خراپم نەکردووە من شخصیان باس قسە دەکەین ئوستاز گیان وەکو ئەوەی کە فیلمی کوردی نەچوو بتە هیچ فستیڤالێکی دەرەوە فیلمی کوردی هیچ هێزی نەبیتن فیلمی کوردی نەیتوانیوی لە دەرەوە هیچ خەڵات بینیتەوە فیلمی کوردی نەیتوانیبی پێنگاوەک هەنگاوەک لە کولتور با بڵێن بیستە پێشەوە و شتێکی نوێ بڵاو بکاتەوە بەناو کولتوری کوردی و کوردەواری خۆمان لە باشووری کوردستان ئەم زۆری کردووە برادرە خۆشەویستەکانی خۆمان دەرهێنەرەکان پرۆدیوسەرەکان زۆریان کردووە چۆن لە فستیڤالەکانی دەرەوە زۆر بەشداریان کردووە ئەوە نییە کە فیلمی کوردی هیچی نەکرد بێت دوایە بەڕاستی مستەلاحەک هەیە دەبێ ڕاستی کەینەوە برادران خۆشەویستان شتێکمان نییە بە ناوی سینەمای کوردی دەبێ ئێمە بڵێن سینەمای کوردستانی سینەمای کوردی بچووکردنەوەی ئەوەکەیە با بڵێن دەستەواژەکەیە سینەمای کوردستانی بەڕای من بە بۆچوونی من تەواوترە کە بتوانین زۆر باش قسەی زیاتری لەسەر بکەین دوایە کە دەبایە ئێمە باسی ئەوە بکەین ئەو فیلمانەی کە دروست کراوە ئەو فستیڤالانەی کە دروست کراوە ئەو هەموو هەنگاوانەی کە نراوە بۆ سینەمای کوردستانی بۆ فیلمی کوردی تا چەند توانیتمان کاریگەریمان هەبێ لە نێو کۆمەلگای کوردی تا چەند توانیتمان گەنجێک ڕێگە لە گەنجێک بگرین نەبێتە داعش لە دژی دەسەڵاتی کوردی و دژی پێشمەرگا سەک هەڵنەگرێ و پێشمەرگە نەکوژێت بۆ نمونە لە سەنگەر نەبێت لەگەڵ پێشمەرگا توانیتمان ڕێگە لە برایەک بگرین خۆشکەی خۆی نەکوژێ لەسەر یەک مەسج کە بۆی هاتووە کە هەمووان توانیتمان کەسمان نەمانتوانیوە کەواتە کاریگەریمان چووە لە کۆمەلگا قسە زۆرە بەڵام
ما استعدان عثمان بورن شكاية تماما كان ده دقيقة بله أو سيارة تعطي بس از تشتكي بيجي بالمعية بورن خو رخنامو بشكل سر ماشيته في طرنشتنه بوشكه سینما کریزه و سینما گل بابت کیره و پاوی ها بحثی بیستواهای کری ولی جی دو بابت کل بون من خیلی خاص بون تنیان بحث کریزه و سینما که از دماغی با حوال خویرم او بسیار تاقی نکرم وانا برسفر من بلا کرم کم کیشه به دست بشم چه مشکلی؟ بله کرم کم بله؟ والله بلاد جاب دي منصب المتيك كاغاد حاوريان من بابا سعدنا من لبدايته وتم لبدايته واسم كربوجاري بوهنك برسيا هند الديتيل هي بانت شينا نامي يعني اما لوجيكي براسي ايفنتي جاب مراجعي خما كانوا اي لوجيكي ام ايفنت برسيا وجه نظرني وجه مكسك مامصان وجه نظري كاغدنا نيدي كاغا كويت تو تاوريتي سؤال زوم ما كده من باسي خرابي فيلمي كردي منكرت باسي باكيجي سينما كروتم لناو نا امادي سياستي كولتوريا سينما بمدردات طب بلام بيمبلي بولامي برساركي كاك شهباز فيلمي كردي توانيتي فيلم ساز رحنا للسياسة كان قريبا دايركتي للسينما لا خلي تواني ولا برو نقطة سريعة آزادي ومحدودته وقسم كله مسألة بأنا شيء نسروا وفستيفالي ستاندرد نية تو كم فيلم عرض كده له هولير 50,000 كسات كوي نما تواني ما بعض أنا زموني بسكولة بينا إما لقرأت كيشين سياسة مدارة كان لقرأت كيشين من بسيش كلام يا كمان برسالك كزور زور مهمة اشتي كزور زور مهمة صالاني داتو أجر فستيفالي دوت بيستي بيكا اما بانا بيقسل لقل يكترياك اما قسيسي بوكاقا كوفكا بوكاقا دريسي عبدي هم وش تقزانين كاك السياسة كان بين الادفايزر كان وزارة بين بارلمانتارا كان بين قسي لك اما حواري اما لقل يكتريان نما يعني معاناتي تشوف انت عقدتي قسكر نما اسم ميديا كان لك كاك شغل انت عقدت من قسكر لازم قسيك اي كم وكو مشاركة يكبير بيروجيني تو دو يعني قسي قشتي بسر هموش تكان اسا بيمبلي كومبانيا تون بود باسا كم ما مسا كومبانيا ابي لجير ساي رنمائي سياستي كولتوريا ابي كومبانيا لا برلابه كومبانيا لا بارزي خوي اشكا ابي بيبلي كاكتو ابي رايسيست نبي دجا كرد نبي دجا جن نبي دجي ميجو نبي اونكي ضريبه ابي امن نبي اوابكي اگر اونكي داتخم ده هاوبشي خو تجربه هي وش راسي لا بلجيكا نوعك لا امريكا نوعك لا تورنتو نوعك لا ايران نوعك استلف فيلم كوميشني عمان نوعك تاشا بس كومبانيا جابل جر مايشي قلتم هيومانيتي ارت بس الاساسي هيومانيتي ازادي ارت والله ما كم اوي يقسم ما طعم اجر اما قسم عنها بيت قسيك معنا بي لقل سياسي كان بك نما هنرمند توري هنرمند كوتايت فشلينا ياك فشلينا جرين بس قسم عن السلشي باكيسك ما والله جرين اي بين بو بريزنت كاين بو دولة حكومتي كردي هاش كسيك دو تشيب كاين اگر ما بي حل كده با بدردسري خوتو فيلمكي خوبك وطاو كاميرا برا 5 دي نازل شيء بي 2 او بيك في المكان دروسك وبرا برضه هذا وين حلك ايش تبني قال لك سباس بورا كات عدنان بلانا بيتان نقاشات دودو تمشين باش تيجي درجة مرفناش اكيد ابو تشوني توهني جوان انه هر شاج گور جون پاشخانه کا فکری مداخله کردی بسردار جی پتری هم گور پاشخانه فکری بی مسئول جی مجالی ندادن و حوالی جی مجالی ندادن مسئولی رجابو بور نکرد هست بشکل که اکادمی برسری ندارم مجبور نماده بگی بروسکا جاردن راستی اول 3 سال خواندن من نوبه 8 ساله سر صوفیگری و عرفانیتی اصلی گهشتی من قناعته که اگر درویت تو دور دور خوب روم بکی وید بری همه تشتا خوب پاقش بکی و تا وید بری ام گازندش دور دور خوب بکی چه حکمت چه سیاسی چه کمالگر ام خوب پیدا چون از ذات خوب بکی تا چه رادت ذات ما هنرمنده
هكر أمشيان جهنا ويقولنا بشروي معرفي ذا ويقال أمدشين روناهية دين الدولة بري خشوا دي كارتي كرنيك بوش من أفاف نبو ندي فاكتنش حكومة بس چونكي از المتقاعد بمتناف حكومة دا شال صلاة بالذات هوا سينما كار بورا ما موسى یک مدير عمانه دارنده سينما كار و سينما كار خونه بيت یک مدير جمانه دارنده هكر سينما كار نبي ستاف هيك ايجي همي سينما كار خونه و بودجت زبالح جماد اخسنا برسنگي هوا هوا ده اف پیدا چونه بهتا کرم و خلل دست بهتا تشخیص کرم اما موسى آکوی گوتی دا بشیم با قناغ دهاتی برنامه که ساخلن بکن هرش دی چاور هم زفرین خل خوب گرین ذات خوب درخیم هکه همشیان ذات خوی جوان رکوپی که بی جمله لباق و دیپلماسی هم چه همشیان حقیقتا هنری ذات خدا بچسبینین آرشه دی همی ده نچرسه هندی امی نچسبینین ام وکی نعامه کار خوبی کن که از گوه خونن چون که همی نعامت بینین وقتی چی تا توالته نعامت تنی خونه بینین اوه خالا دیتر و موسیقی که گود چه بکن باشه دیت نامن من حاضر کر بونجی که درس وره والا تول وره من پاش جغوته و یعنی بسیاره کری و یه چوی معنی چه احترام الموال چاره نگیر مرزا بوی های اجی مسئله نداره اما موسیقی که برای موالی بسیار کر شری و تناهی دا فیلم دیت نامن همی گاوا هنر تناهی دا برف گشبونه و چی شرادت بیت قربان يعني يكم لأن البيت قربان شرادة ووضع سياسي نمستقر هنر أدب ثقافة فكر بيت قربان إيكي أبد ديرو كده هميه هاتي كده أو مثال تشرشل يا نظام چه كبيجن مثال كشبه كبيجن مثالي بو اگر نه تو تاریخ بریتانیا بخینی ویسل دمیدا که هنر و ادب چند برف پاش و چوب امنا هنوی آخفتنا چرچلی هر جان دیوان ادب گینه مانشیت رو بیجین اما راستیه که فکریه نه موضوعه اگه بیجین ام بخود بیجین و زیادتر هست ناخرم در حق دماغ لی خود سپاس ببورجی از پیچک دجوار آخفتن بس چونکی هوا زمان از 24 ساعت ناوه عالمه دا و از این که دیر کردن برندجی او تشتت سرمه دا آوا بوی اتوید بیجم و جا که تون جیبم قصیره ما عفو کرد یک دو بسیارات تکریم گوته یاسا دبیت اگر برتسکبونا سینمایی از ایگل هنده اگر هنده جاها برتسک کرده بس گلک جاها جیگه مجال که گلک باش داده که خوزی دتر در بخیده از صد گل یاسای مربوط شد چون یاسا دیاری کاریان کرده اگر بجی خلطی که بید یاسا بید تعامل گرم کرده سین اول که سیده عاطف بیشیدن یکیش روکارت نجاحت نینا نامه بر بسیار نبون سر خلطیت گلک هنرمندت مایه که اگر یاسای که با تعامل گلوال خلطی ها که با رنگ دی فرا هنرمنده که دی خلطی ندید که وقتا که از بیشن یاسا صد از خونش ملکه یاسای ما یاسای که درست یاسای که از گل هندلینم که فن هنر برتست که یان برادر بشنه اگر تو بخو تو حاضری پاره دابنی انتاجا فیلم که بکی بله و 20 سال از این کاری کرد بله اکو من کامیرا حرفی اینا کردستان ادا از شام دو قطعه عردیب کردم از شما کامیرا کردیم که کامیرا مغزل آمده $1000 کسب نکرده بله من نکردی بی اولا و از بیش ناکرمه یعنی منت سر هنرمند خوب نه ابید دانه بدانه ابید ایره همه قربانی داره لشوانی بگره مسعودی بگره کاک عادل بگره چوزان کاک آکا همه ابید بداره قربانی داره همه هنر دانه بدانه نه بده ناوی همه بجمع قربانی داره علی محله جمع خلطی جهتابه از نشه که تبدیل خلطی نه که هر مال خوری نه پال بده چای قهوه جوا خوب صد چه خلطی داره مخلطیت سینما گلک هوکار یه تنگ کود شیطن پیش بخیتن گلک هوکار یه تنگ کود شیطن پاش بخیتن اما که ام بین تشابه سینما خود گل حالی بوده بکن اما نابیتن فرانسه دسته حالی بوده که دیگری از تو دیچکه
در تروفوی هیو هزار کسی تاین فرانسه ده ایتن دسته سینما هالیوود کندی ام تبید ما سینما خو هبیت ما تبید دربارین ما تبید فیلم هبن بو خلقی خو 09 ما تبید هبیت بس ما تبید پریناش غبار جه هبیت ما تبید تونی بابا هبیت بس ما تبید شزانم خاشباجی هبیت تو نشی بیجی تنه سینما کردی تبید برای أبيديه بشتن يعني سينمائي كجواكي بشتن ناس سينمائي كهنريش مدبت شويدي برادر يقول أم جاي كرنش تقول ولی هات خود شانو هنر سينما هنر بينا سينما صنعته يعني باور بتاع شاهد كل بيت على كل حال أنا از قال هندي ما واس حاضرين يكيم كاز من بربسيار من نسبات خلاتيت خو قومكي بنياسة عملية مكاد واري شحنة بس تاريخ خنا خاطر ناو بزنس السينما بس دبي ام اري شبزاني تشيا لبر تشي الدولة ما ينكر تاريخ خنا خنا ناو كامباني السينما وفيلم تشيكا دبي بزاني أي من قلتم فيلم كرديان كان نتشي تدربة لهولي سينماي جيهاني نمايش نكرت يعني هكتامي أو تاما نجيني ثوان بارا بيدا ناكا چونكي فيري أو همي باسي واري شركة والفيري كسي دوصوص هنا بارا داتا وتا باسكت وتاني كاكشوان چند شول كرنا چوا كرنا كسي دوصوص هنا بس اوان جير خسارت كرنا نواف انجا عبيد ام بزاني چه آريشك هنا فيلم ما ناقات الجيهاني چند فيلم كردي لهولا جيهاني ما يشكره هر ايه المازغونايو بهماني قوادية لو هو انا هاتنا ما يشكره او جي باري خو پیدا كرنا آن لا او نظام Ja, maar hol maar best festival, ja, her hol. لا فيستيفال فيلم سازي زور فيلم مكاني صوت ابن سليم شو هي كاظم شو هي شوكة دمين شو هي حسين حسن شو هي براس بيزار شو هي من شو هي مسعود عارف شو هي وشار زيرو شو ما بس هولك تشيبو كابشون لهولا كاني هولي فيستيفال لا فيستيفال اوسد والله يكم هي بوكا عدنا من ما بس مويه بارا فيا او ما بس تو في المكان تان شو لو غولاني جيانا باري فيا كردو تو زرر مكي ايش يتركي كاك شوكد ايش يتركا هنا ما بس لهولي جيهان تشيا او غولاني كخلق سري بوغري بس السينما كاني دنيا بازار السينما بازار او ازادي سياسي من جي فيلم تشكل 1994 یک شبهات نشاندان اتر سانسور خصنا سري تا 25 سال پشتی هنجی خیره فیسبوک بنویسد من الویل دادرت و خلق او هر هنا او همي جير باس کنه آزادی سیاسی و مشکلی ميه او هبالا قلت شول الفيري انه يتشول وهكا هو صابي دوشي وان قلتن هر نار يتشول اي سينما كاق عدنان او فيلماني كتشونة فيستيفال كان الجيهان كرت فيلم يعني هر كامل كان لو فيستيفالانية ما يشكراون هو بس بو متمانية كريدتا كام يعني باري بيا كردوا تابتوان دواي او فيلم تشكر دروس كانوا من ناول في المكان خرافة نمن وتم في المكان خرافة نكاك شو نك اسمع باسي ده حد نكر باسي ده حد كزوز باشا باسي فيلم كردي هيزي أوي هبو بستفيد الدنيا وفي باش ما ندري باسي بله أنت بس من ما بس موعد فيستيفال تعرف يا ناكا بس كريدته متمانية هو بهمو هالمزار دوباره سپاس و هر چهار فرزان سپاس با مداخلات تراپی فيها تني دو.